لە چوارچەوەی چالاکیەکانی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستان بازاری قەزای شارەزووری بەسەر کردەوە. هاوڵاتیانی ئەو دەفەرەش بە گەرمیەوە پێشوازیان لە تاکە کاندیدەکەی کۆمەڵ لە سنوورەکەیان کرد و پاڵپشتی و پشتوانی خۆیان بۆ دووپات کردەوە. ئەحمەدی حاجی ڕەشیدیش بەڵێنی پێدان وەکو هەمیشە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان بە ئەرکی خۆی دەزانێت و وەفاداریش دەبێت لە بەرامبەر پشتیوانی هاوڵاتیان. وا هەستەکەم خەڵک جۆرێک لە گروتینی بۆ دروست بووە، بە تایبەتی پێشوازێکی گەرممان لێەکەن، سوپاسیانەکەن، جێگەی ئەوەن کە متمانەمان بە خۆمان هەبێت کە بتوانین لە بەغا لە ناو پەرلەمانی ئیتیحادیە دیفاع لە بەرژەوەندەکانیان بکەین. کاندیدانی کۆمەڵی دادگەری بەهۆی هەڵوێستە نەلەخشاوەکانی حیزبەکەیان و دڵسۆزی و خەمخۆری نوێنەرەکانیان لە ڕابردوودا بە سەربەرزیەوە دەچنە نێو خەڵک و داوای دەنگ و پشتوانیان لێ دەکەن. هاوڵاتیانیش هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵی دادگەری و هەوڵ و چالاکی نوێنەرەکانی کۆمەڵیان لە پەرلەمانی عێراق و کوردستان لە پێشچاوە. دیارێن بە خۆشحاڵی و لەگەڵم برابەر ڕێزا ساندێ سەردانی مەیدانیمان کرد و هەروەها ئێستا هاتنە بازاڕەکان بەڕ و سوورانە ئەگەڕین لاو خەڵکا و خەڵکی ئیستیجابێکی باشانەیە. الحەمدولیلا لە بەرەوەی مامۆستا ئەحمەد کەسێک بووە کە لە ڕابردووە لە پەرلەمانی عێراق دەوری باڵای هەبووە، لە بەرەی گەل بووە، لە خەڵکێک بۆ دیفاعی لە قوتی خەڵک کردووە و هەروەها زانیاری و معلوماتی لەسەر گەنمی جووتیاران و هەروەها ئەو شتانەی کەوا پێویستەکە ئەوەی کەوا مەسلحەتی گەلی کوردە مامۆستا ئەحمەد قسەی تیا کردووە و سەربەزانەی ئێستا لەناو خەڵکا ئەگەڕین خەڵکی ئیستیجابێکی باشێن. الحەمدولیلا دیارە کەسێکی باشە، عنی زاهیرەن لە ڕووی زاهیری، بەڵام لە ڕووی دڵۆ ناتوانین، لە بەرەوەی دڵ عایدی خوای گەورەیە، بەڵام وەکو زاهیرەن کەسێکی باشە، بەڵام هیوادارین باشتر بێت، هیوادارین عنی زیاتر هەوڵدا. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی کۆمەڵ لە بازنەی سەی سلێمانی لە ناوچەکانی هەڵەبجە و سەی سادق و شارەزور و هەورامان و پێنجوێن بە ژمارە 25 پسپۆرێکی کەمیێنە لە بواری ئابووری لە 7 ساڵی ڕابردووی لە پەرلەمانی عێراق یەکێک بۆ لەو پەرلەمانتارانەی بەبێ وچان لە خەمی بودجەی هەرێمی کوردستان بووە، هەمیشە لە خەمی شایستەدارایەکانی هاوڵاتیان و جووتیاراندا بووە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.